بەڵێ خۆشەویستان لە تەوری دووەمیشدا لەگەڵتان بەردەوامین و لەم تەورەدا باز لە ئەتەکێتی گفتوگۆکردن دەکەی لەگەڵ بەرامبەردا بزانین ئەو تەکنیکانە چین کەوا دەکات گفتوگویەکی سەرکەوتوو لەگەڵ کەسی بەرامبەردا ئەنجام بدەین. بۆ مەبەستش میوانداری ڕەسوول ساڵح ڕاهێنەری ڕاوێژکاری پەیوەندی گشتەکانمان کردووە لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە. سڵاوت لەبێت کاک ڕەسوول. ئەو کاتە و ئەو کاتەی ئێوە و بیسەران و بینەرانی پێیان باش ئینشاڵڵا هەر لە خۆشی و شادیدا بن ئینشاڵڵا. کاک ڕەسوول ئەمەوێت لەوە دەست پێ بکەم بزانم هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردن چییە؟ ئەتەکێت بەسەر چەند لایەنێکدا بەش دەبێت، چەند بوارێک لە خۆ دەگرێت کە یەکێک لەوان بابەتێک گرنگەکەی ئەتەکێتە. ئەتەکێتی ئاقاوتن و هونەری قسەکردن و دواتر کە دێتە هونەری قەنەعەت پێهێنانە. ئێمە دەبێ بزانین دەگەڵ کەسەکان چۆن قسان بکەین، هەر کەسە و کە لە چه ئاسێکدایە پلەی خوێندەواری و بیر و باوەڕوانە ئیتر هەندێک مەرجەیە دەبێت ئێمە بۆ خۆمان دادنین بە پێی ئەو بنەمانە دەگەڵ کەسی بەرامبەر قسان دەکەین و کە حەسی نەڕوشێت و نەڕزنێنین و بەجوانی لێمان تێبگات. زۆر باشە مامۆستا، تا چەند گرنگە هەموو کەسێک هەموو تاکێک بە شێوازە لە شوازەکان فێری کۆمەڵی ئەتەکێت و ئەو شێوازانە هەبێت لەگەڵ کەسی بەرامبەردا بووی کە هەندێک جار قسەیەک نەبێتەوە هۆکاریەوەی کە دڵی بەرامبەر بێشێنێت یاخود پامەکەی ئەگەرێ پامێکی جوان بگەێنێ با بە ئەتەکێتێکی جوانتر بیگەێنێ. فێربوونی ئەم بابەتە تا چەند گرنگە تا لێوەی شارەزا ببێت؟ زۆربەی کێشەکان کە ڕوودەدەن چەند هۆکارێکی سەرەکی هەیە، زۆر گرنگن. ئەوانە فێریان یەکەم هەڵە تێگەیشتن یا ئیدراکە کە دەبێ بزانێت ئەو کەسە لە چاستێکدایە مەبەستی چییە، لە چ کێشێکی هەیە بۆ وای گوتووە. بابەتی دووەم کە زۆر گرنگە فێری بین چۆن هەستەکانمان دەردەبڕین. زۆر جار هەیە ئێمە بە شێوازە قسانەکەی کەسەکە تۆڕە دەبێ، وا دەزانێ ئێمە دەمان هەوێ غەدرێکی لێ بکەین یا بێ ڕێزێکی بەرامبەر بکەین، بۆی دەبێ فێر بین کە تووشی ئەو کێشانە نەبین. نمونێک دێنەوە زۆر جار هەیە دەڵێن تارەیەک فڕۆکەیەک حاڵەتی لە ناکاوی بۆ دروست دەبێت، دەی هەوێ بەربێتەوە کە پەیوەندی بە بورجی مراقبە دەکات، دەڵێت ئێمە حاڵمان شڕە دەمانوێت شوێنێکمان بۆ دابینکەن، ئەوانش گرنگی پێدان نادەن و تارەکە بەردەبێتەوە. دواتر کە لی دەکۆڵنەوە دەڵێن یاریدەری فڕۆکەوان بە شێوەیەکی جوان وای بەهەست و نەستەوە وای نەگوتووە کە حاڵەتیان زۆر شڕەوان گوتیان حاڵەتەکەی وا شڕنیە دیارە کاریتکەی هەیە یارمەتیان نەدابوو. بۆیە ئەمە زۆر گرنگە کە ئێمە فێر بین چۆن مەبەستمان دەگەێنین، چۆن قسە دەگەڵ کەسەکان دەکەین، چۆن قەنەعەتیان پێدێنین. زۆر جار هەیە بۆ قوتابخانەکان کە سیمینارێک دەکەمەوە بە قوتابی ئازەکان دەڵم کە دەگەڵ مامۆستان قسان دەکەی، یەکەم جار سوپاسی بکە، سوپاسی ماندبوونی بکە. مامۆستا جان لەگەڵ ئەو بێموچەیە جەنابەت هاتووی دەرسمان پێ دەڵێ ئێمە پەروەردە دەکەین کە بتوانین خزمەتێکی باشی وڵات بکەین، دوایە مەبەستەکە دی پێ بڵێم. یەکەم جار کە دەچی لای مامۆستای بە گلەیی و شەڕ و هەرا دەست پێ مەکە، ئیتر هەموو شتەکان کە ژوایە کە برادێک شتێکی ئەتوو شتێکی وت بەدڵ نییە، پێویست ناکات حڕشی بکەیتە سەر و هەموو باشەکان لە بەرچاو لابێت. دی مەسەلەن پێی دەڵێ کاکەمە یا خاتون خوشکم برام ئەم شتەی تو یەکەم جاردی مەتحی دەکەی کاک یا خات و فلان ئەتوو کەسێکی باشی من زۆر خۆشم دەوێت حەست لە پێشکەوتنە تێبینی شتێکی بچووکم کردووە لەوانێ من هەڵەش بم، بەڵام ئەمە وایە وە بزانم خەڵکی بە هەڵەتێ دەگەن و ئیتر بەو شێوازە قسامکەی کەسەکە بەرگری ناکات، یعنی ئەو سەدەک دروست ناکات لە مابین خۆت و خۆی، چونکە ئینسان سروشتی زۆر سەیرە، یعنی تەنانەت دەروونناسەکان لە قورئان بە ئەزمموی خۆمان کە لە شتەکان دەکۆڵینەوە و شتەکانمان جێ لێ بۆ دیتومانە کەسەکان زۆر جار هەیە بە شتێکی بچووک هەڵدەچن. ئیتر لە ئەتەکێتی گفتوگۆ ئەمە فێر دەبین ئەم کێشانە دروست نەکەین و حانی یەکتر خۆشەویستن و ڕێزگرتن ئەو بابەتانە بدەین.
بەڵێ مامۆستا ئاماژت بۆ کرد کە پێویستە کاتێک گفتوگۆ لەگەڵ کەسی بەرامبەردا دەکەین چەند مەرجێک لە پێش چاو بگرین کە لە کەسی بەرامبەردا هەیە ئایا ئەو مەرجانە چین و چۆن بتوانین ئەو مەرجانەی کە تۆ دەڵێیت بیناسینەوە لە کەسی بەرامبەردا و هەستی پێ بکەین ئیتر مەسەلەن بابەت زۆرە ڕێکار زۆرە بەڵام یەکێک لەوانە مەسەلەن کەسەکان بەپێی نەست و هەستەکان دابەش دەکەین مەسەلەن زۆر جارێ دەڵێن کەسێک هەستی گوێگرتنی بە قووەتە ئەو کەسە لە قسەکردنی دەڵێ گوێم بۆ بگرە ئیتر دەبێت جیاواز دەبێت لەگەڵ ئەو کەسی کە دەڵێ ببینە یا ئەو کەسەی کە هەستی بەرکەوتنی بە قووەترا ئەم هەستانە لا هەموو کەسێکی هەیە بەس ئەم سێ هەستانە یەکێک لە هەستەکانی بەسەر هەستەکانی کەی زاڵترا ئەگەر ئەو کەسەی کە هەستی گوێگرتنی باشرە ئەتو دەبێت لێرە هەندێک تەکنیکی قسەی خۆش و مەسەلەن بۆ نمونە مەسەلەن بۆ هاوسەرەکان زۆر جار هەیە کێشە دروست دەبێت ئافرەتەکە دەڵێ من پیاوەکە منی خۆش ناوێ پیاوەکە دەڵێ من ئەوم بۆ کردە ئەوم بۆ کردە بەڵام نەیزانیوە هاوسەرەکەی کام هەستی زاڵترە بۆیە نەیتوانێت پەیوەندێکی باش بۆ لەگەڵ دروستکات و خۆشەویستی نێوانیان پەرە بدا تووشی کێشە بوونە زۆر جار هەیە دەگاتە لێک جیابوونەوە کە مەسەلەن هاوسەرەکەت هەستی گوێگرتنی بەهێزترە تۆ دەبێت قسەی خۆشی بۆ بکەی شعری بۆ بڵێ مەدحی بکەی ئەگەر هەستی بینینی باشدا دەبی خۆت بەڕازینی و دیاری بۆ ببێ و ئیتر ئەم بابەتانی کە ئەو حەزی لێیە ئەگەر هەستی بەرکەوتنی باشرە ئیترەوە ئاشکرایە دەبێت چۆن هەستوکەوتی لەگەڵ بکەی ئیتر ئەمەش بۆ دەگوازرێتەوە بۆ هاوڕێ و برا و ئیتر هاوکاروانە دەبێت فێبین کام هەستیان زاڵترە ئیتر بەپێی تەمەن ئاستی هۆشیاری و ئیتر بڕوانامە و تێگەیشتن و حەزوانە زۆر جارەیە تو دەچی لای بەڕێوەبەرەکەت حەزی لە پێشکەوتنە حەزی لە شتێکە ئەتوو ئامانجەکەی خۆت کە مەسەڵەن پرۆژەیەکت هەیە بەو لای دەبێت کە ئەو حەزی لێیە دەڵێ ئەگەرە تو ئەگەر ئەمە بین ئەمە بکەین ئەم قازانجی دەبێت کە ئەو حەزی لێیە ئیتر بەم شێوازانە بەم تەکنیکانە دەتوانی قەناعەتی پێ بینی و گفتوگۆیەکی سەرکەوتوش ئەنجام دێن لەگەڵیان زۆر باشە مامۆستا ئەوەی کە گرنگە ئەتەکێت و گفتوگۆی نێوان مەجلیسەکان نێوان میوانداریەکانە ئەمە تا چەند گرنگە ئاگاداری بین و بزانین لەکوێدا پێویستەکە قسە بکەین بۆ شێوازی گفتوگۆکانمان لە مەجلیس و لە میوانەکانماندا یاخود لەوەی کە میوانێک دێتە ماڵەکانمان تەعامل و شێوازی گفتوگۆمان دەبێت چۆن بێت میواندارەکان بەداخەوە بەم دوایە نەسڵی ڕەحمکەم بۆتەوە زۆر کەس بەهۆی سۆشیال میدیای دەگەڕێنەوە بەڵام لەوانێ من ڕایەکی جیاوازمە بێ ئێمە نازانین پەیوەندی دەگەڵ یەکتر بکەین زۆر جار هەیە کە ئێمە دەڵێن بۆ دەبێت فێری ئەتەکێت بین هەموو لایەنەکان و بوارەکانی ئەوەیەکەن تەندروستی کۆمەڵ دەروون خۆمان و بەرامبەر بپارێزین میوانێک دێت زۆر جار هەیە مەسەن کەسەکە دەرێت وەڵا چاوەزار لێمی داوە ئیتر کەسەکە دەترسێ ناوێری بێتەوە کردێت یا مەسەلەن نازانین بازی چ بکەین مەسەلەن قەیرانەکان بەداخەوە هەرێمی کوردستان قەیران لە دوای قەیران بەڕۆکمان دەگرێت ئیتر کە دادەنیشن باسی و قەیرانانە نەکەین بابەتێکی خۆش بینین یا دەگارەیەک بێ زۆر جارێ مەسەن دەچینە شوێنێک وها باشترە فێر بین کە گفتوگۆ بکەینەوە مەسەلەن لە ئینگلیزی پێ دەڵێن ئایس بریکینگ چێ دەڵێت کە تو چوێ شوێنەکەی هەندێک بابەت بدۆزەوە کە گشتی بی کە مناقشت لەسەر نەکرێت بۆ نمونە هەوایە ڕووداوەکە ئیتر بابەتەکە ڕووداوە یا دگارێکی خۆش بووە ئێمە فێر نەبووینە کە مەسەن مەزیستەکان دەگەڵ یەک گەرم بکەین ئەو کەسی کە دێتە کنمان هیچ بابەتێک نییە قسەی لەسەر بکەین ڕاکە بۆ موچەنیە یا لایەنە حیزبیەکان کاکە من دەگەڵ جەنابەت لایەنی حیزبم جیاوازە ئاین مەسەلەن لە ئاینی ئیسلام هەفتە بەشەیە ئەو لایەنی کە من باوڕم پێ ینی لەوانەیە ئەم حەدیسەکەم گوێ لێ بووە سەنابەت حەدیسەکەت کە گوێ لێ بووە پێویست ناکە مەسەن ئەمە لەسەر ئەو شتانە بکەینە شەڕ و ئاژا و زۆر جار دەڵێ مەسەن ئێمە خۆزگا
بەتایبەت مەسەن بۆ نمونە ئەوانی کە گرنگی بە ئاینی ئیسلام دەدەنوانە لانی ئاینیان باشترە شتێک بچووکەکان نەکەنە کێشە بین لەسەر ئەتەکێتی خۆمان یعنی ببینە نمونەیەک زۆر جار هی دەڵێن لە ئەوروپا ئیسلام هەیە بەس مسلمانمان نەدیوە ئیسلامان دیوە مسلمان بۆ ئەو شتانەی کە دینی ئیسلام لایەن ئەتەکێتیەکان کە دینی ئیسلام باز دەکات ئەوان جێبەجێ دەکەن ئێمە خۆمانی لێ دەشارینەوە جووی نادەنێن دین ئەو شتانی کە بچووکن دەستمان لە چۆ بگرین نازانم ئایا ئەوەی بکەین ئایا ئەوەی نەکەن کاکەوە من ئەو حەدیسەم جێلێەوە و حەدیسە لەوانەیە صحیح بێ دروستە باسی ئەو شتانە نەکەین ئیتر لە بەگشتی کورتی کەمە بابەتەکە فێر بین بابەتێک بدۆزینەوە زانیاری گشتیمانە بریندار نەکەین بۆ گفتوگۆیی کە هەیە بۆی کە هەنێ بابەتی و خۆدا زۆر جوانە لە هەمووی گرنگترەوەیە کە لە نێو گفتوگۆدا دڵی یەکتر نەڕەنجێنرێت زۆر جوانە تەمام دڵ یەکتر نەڕەنجێنین هەندێک زانیاری گشتیمان هەبێ بابەتی گشتیمان هەبێ کە بزانین شخصەکە حەزی لە چیە پرسیاری لێ دەکەین زانیاری گشتی دەدێنێن نابێ ئەمە زۆر قسام بکەین ئەگەر بە تایبەتی شخصەکە میوان بین پرسیاری لێ دەکەین هاین ئەو قسام بکات و بابەتێکی شتێکان و سەرنجڕاکێش و کۆمۆدیەکان کەسەکە نەڕەنجێ ئیتر ئەمان باز بکەین زۆر باشە مامۆستا پێشتر وەکو دەزانین کە پێش ئەوەی گفتوگۆکردن زمان بێتە کایەوە بە ئاماژە قسەکراوە و کەسانی بەرامبەر لە یەکتر تێگەشتون تا چەندێک زمانی جەستە کاریگەری لەسەر گفتوگویەکی باش و تەندروست هەیە لە زانستی پەیوەندیەکان و ئەتێکێت تیۆری ئالبێرت مهرابیان هەیە کەسێکی ئێرانیە بەس لە ئەمریکا دێژی دەڵێت ١٧٠ تا زیاتریش بۆ زمانی زەستە وانە دەگەڕێتەوە ئیتر شێوازی گفتوگۆیەکە دوای ئەو تێکسێکی هەڵی دەبژێری ڕەخنەگرانی ئەم تیۆرەنە زۆرن بەکو دەزان هەموو تیۆرێک لایەنگر و ڕەخنەگری هەیە هەندێک کەس دەڵێن زۆر ڕاست نییە لە هەندێک بواردا ناکرێ بەڵام ئەگەر دقەتی بدەین زۆر جار وەیە زمانی زەستا شێوازی دەربنی زۆر گرنگە بۆ نمونە لە زمانی زەستە دەڵێن ئەگەر شخصەکە قسەی دەگەڵ دەکەی قاچەکانی ڕووی لە دەرەبوون یانی ناهەوێت قسە دەگەڵ بکە دوایوی پەیوەندی چاو هەیە لە ئەتەکێت کە هەر بۆ زمانی زەستە دەگەڕێتەوە دەڵێ ئەتوو ئەو شخصی کە قسەی دەگەڵ دەکەی دەبێت ١٧ چاوت لەسەر شخصەکە بێ ئیتر ئەم شوێنش کە چاوی لێ دەکەی ئەم دووبروانە و مابین کەپووە ئەو سێگۆشەیە تەماشای وی دەکەی ئەگەر دوو چاوی خاڵەکەی شوێنەکە و تەماشای ناکەی دوای تردی قسەکانی هەندێک دووبارە دەکەوکەی پێدەڵن هونەری گوێگرتن وەکو جەنابشت گوتت زمانی زەستە ئالبێرت مهرابیان دەبێ ١٧ زیاتر بۆ زمانی زەستە و دواتر 15 تا 20 بۆ شێوازی دەربڕن دەگەڕێتەوە زۆر جارێ دایکە منداڵەکە لی دەپرسێدایە بڕۆم دەڵ بڕۆ ئەم بڕۆیە کارەساتی لە دوایە دەڵ ئەگە بڕۆی لێ دەدەم یان لێ تووڕە دەبم ئیتر ئەمانە زۆر گرنگی بە زمانی جەستە بدەین چۆن دادەنیشین چۆن تەماشای کابرا دەکەین مۆبایلمان لە دەست نەبێ خۆمان مەشغول نەکەین بەشتی دیکە ئەوانی بەتایبەتی ئەوانی کە باسم کرد هەستی بینینان بەهێزترە ئەوان لە ئەیوان زۆر گرنگە دێت تەماشام کە کە قسەی دەگەڵەکەی حەزی لێ تەماشات بکەی ئیتر دڵخۆشی خۆت نیشان بدەیت کە لەم مەجلیسە دانیشی قسەی دەگەڵ دەکەی ئیتر ئەمانە وردەکاری زۆرە بەڵام بەگشتی ئەم بابەتانە زۆر گرنگن زۆر باش شامامەسا ئەوەی کە گرنگە خۆش ئاماژت پێ کرد هەندێک جار لە مەجلیسێ لە شوێنێکا کە گفتوگۆ لەگەڵ کەسێکدا دەکەی بەداخەوە موبایل بەکارێنە یاخود زۆر مەشغوڵە بە موبایلەکەیەوە ئەمە تا چەند گرنگە سەیری چای ئەو کەسە بکەی کە قسەکەمان بۆ دەکات وە بە شێوازێکی جوان گوێ بۆ بگرین و لە کاتی وەڵامدانەوەشماندا ئوسلوبێکی جوان بەکاربێنین و لامووی گرنگتر مەشغوڵ نەبین بەشتی دیکەوە باسم کرد بە تایبەتی بەوانەی کە هەستی بینینیان بەهێزترە زۆر گرنگە تو پەیوەندی چاو ئەی کۆنتاکتت هەبێت دەگەڵ شخصەکە بۆیە ئەگەر تو تەماشای شخصەکە نەکەی ئەمە بە تایبەتی لای ئێمە هەندێک وڵاتیە دەڵێ کە گەورە دەگەڵ قسان دەکات نابێ بچووکەکە چاو لە چاوی بکاتەوە دەبێت سەری بەرداتەوە بەڕێزەوە جوێلەوە بەڵام لە کولتوری ئێمە فەرهەنگی ئێمە وانە مەسەن کە یەکە قسەمان دەگەڵ دەکات حەسمان لێ ئەو پەیوەندی چاوەن لە مابینمان هەبێ بۆیە زۆر گرنگە کە دەگەڵ یەکە قسەی دەکەین بە تایبەتی لە فەرمانگەکان یان لە ماڵەوە لە فەرمانگەکان کە مراجێک قسە دەگەڵ دەکات واز دەنووسین بێنە تەماشای شخصەکە بکە لە ماڵەوە ئەگەر میوانەکەت بۆ هات یا دایک و باب قسە دەگەڵ کرد یا منداڵەکەت قسە دەگەڵت کرد وازە کارەکەت بێنە
تەماشاوی بکە گرنگی پێ بدە وەکو باسم کرد پەیوەندێکی جوانی چاو دروست دەکەی بزیەک لە ناو چاوی هەبێ وەکو چۆن دەڵێ بڵێ چۆنی بە زمانی ئیشارە پێ دەڵێ لە دڵی خۆت پێ دەڵی چۆنی بە دڵخۆشیوە بۆەوەی کەسەکە حەز بکە کە تو دڵت خۆشە دەگەڵی دایی و جۆی لە ڕادەگری و کێشەت نییە و کەسەکە بۆ گرنگە ئەم پەیوەندی چاوە زۆر گرنگە بیهێڵینەوە چونکە زۆر کەسەیە باس دووباری دەکەم ئەوانی کە پەیوەندی چاویان هەیە دەڕەنجێن لێت عادز دەبن لەوانەیە بەرەبەر ئەمە 1-2-3 و ئاگەر لێ نییە ئەم پەیوەندیتان کەسەکە خۆت لێ بە دوور دەگرێەوە پەیوەندیەکەتان لاواز دەبێتەوە ئەمە زۆر گرنگە کە کەسە قسەمان دەگەڵ دەکا خۆمان بە شتێکت کە مەشغول نەکەین و مۆبایلشمان لە دەست نەبێت زۆر باش مامۆستا تا چەندێک ئەم هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردنە لە کەسێکە خۆڕسکە یاخود پێویستی بە بمارەسەکردن و متابعکردن و ئەزمون هەیە ئەوانەی کەسایەتەکان بۆ خۆتان زانن جیاوازە مەسەن کەسایەتی کۆمەڵایەتی هەیە گۆشەگیر هەیە ئەوانی کە کۆمەڵایەتی ئەوە چونکە چێتە ناو کۆمەلگا وانە ئۆتۆماتیکی فێر دەبێت ئەوی گۆشەگیرە حەزی لە قسەکردن یا بۆوی زەحمەتترە ئێستا دەڵێن شتێک نییە ئینسان مەسەن بڵێ خۆڕسک بێ ڕاستە مەسەن کەسێکەیە ئەو بەهرەی هەیە ئاسانتر شتێکە فێر دەبێ زەحمەتی کەمترە بەڵام ئەوی کە بەهرەی نییە ئەو توانای لە ناو دروستنەوە ئیتر بە پێی ژینگە بووە جەنێتیک بووە هەر شتێک بووە مادەبوونی دەوێت ئیتر دەبێ دابنیشە یەکەم جار گوێ لەوانەی کە قسە بزانن خەڵک بەچی دڵی خۆش دەوێت بەچی دڵی دەشکێ ئەو کەسایەتەکان بە تایبەتی سێ هەستەکە کە باسم کرد خوێندنەوەی کتێب لە لوقمانی حەکیمیان پرسی دەڵێن بە فارسی دەڵێ ئەدەب لە چێ فێروی گوتی لە بێ ئەدەبان دۆڵەڕی ئێوە و بینەران و بیسەران گوتی ئەگەر هەر کەسێک شتێکی کرد کە خەڵک پێی ناخۆش بمن ئەوم دووبارە نەکردەوە ئیتر ئەمانە بەشداریکردنی خولە خوێندنەوەی کتێبە ئەلحەمدوللا ئێستا بە کوردی ئەگەر زمانی کەش بزانین بەدڵنیای و سەرچاویتکە هەیە هەر بۆ نمونە ChatGPT زیرەکەی دەست کرد دەتوانی بچی دانیش لێ بپرسی من بڵێ من حەزم لێە لەم مەجلیسە دابنیشم چۆن قسام بکەم یا دەگەڵ کەسێکی پیر چۆن قسام بکەم بە تایبەتی ئەگەر زمانی عەرەبی و ئینگلیزی و فارسی بزانی کوردی بەداخەوە ئێمە چونکە ڕێژەی دانیشتوانمان کەمە زۆر گرنگیشمان بە ئەو شتانە نەداوە هەرچەند ئەلحەمدوللا لە ویندۆز وانە زمانی کوردی هەیە بەڵام سەرکەوتوونەوە زمانەکانی کە دەتوانین سوودی لێ وەرگرن ئەوە ئیتر بابەتی زۆرە ڕاهێنان فێری دەبین بەدڵناییەوە زۆر باشە لە کۆتایی دەماوەسا گرنگترین ڕێنمایەک چییە کاتێک کە گفتوگۆ دەکەین قسە لەگەڵ کەسی بەرامبەردا دەکەین ئاگاداری بین ئەو شتانە چین کە پێویستە ڕەچاویان بکەین بەردەوام وەکو لە حەدیث وانە شاتێ دەڵێ قسەی خۆش حەسەنە حیسابە و حەدیثێکی کەش ئەگەر هەڵە نەبم حەدیثەویش دەڵێ ئەگەر یەکێک هەڵەی کرد شتێکت بەدڵ نەبوو چل بیانی بۆ بینەوە کەمەش دەگرێتەوە بە ئیدراک ئەم دوو بابەتانە جێبەجێ بکەین دڵمان فراوان بێ ئێمە میلەتێکین بەداخەوە ساڵانێکی دوور و درێژە بە قەیران تێپەڕ دەبین ناخمان بە گومانە بە ئازارە ئیتر شت لە یەکتر قبول بکەین و کە قسە دەکەین ئاگادار بین ئەو قسانەی کە دەکەین لێکدانەوەی وەکو کوردەواری خۆمان دەڵ قسەکە بیجو ئۆجا دەری ببڕە ئاگادار بین ئینشاءڵڵا دڵشمان بەرامبەر یەکتر فراوان بێت و هەوڵش بدەین نیەتمان وا بێت کە قسەی باش بۆ یەکتر بکەین ئەگەریش یەکێک بە حەڵەت تێگەیشت دڵی زانیمان دڵی ڕەنجای زوو بڵین کاکە من مەبەستمەوە نەبوو داوای لێبوردنکردن ئینسان گەورەتر دەکا خۆشەویستی دەکا داوای لێبوردنیش بکەین و هیوا سەرکەوتن بێ ئێوە و ستافی کاناڵی ئازیزی پێیان و بیسەران و بیرەناشتان دەکەم ئینشاءڵڵا سەرکەوتو بن زۆر باشە دەستخۆش بێت زۆر سپاس بۆ ڕەسوول ساڵح ڕێژکاری پەیوەندی گشتەکان کە لەم تەورە لەگەڵمانە بوویت زۆر سپاس دەکەین